سڵاوتان لێبێ لە سەرەتاوە ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کە من ڕیکلام بۆ هیچ بەرهەمێک ناکەم، چ کتێب بێ چی بابەتێکی دیکە بێ. کە باسەکەمان پۆلی دوانزەیە و منیش بابەتەکانم لەسەر پۆلی دوانزەیە ئەمەوێ ئەو سوودەی کە بە خۆم گەیشتووە بە تۆشی بگەێنم، بۆیە باش گوێ لەم ڤیدۆیە بگرە. ئەوەتانێکە بەرهەمێکە کتێبێکە زۆر سوودێکی باشی لێبینی، کتێبەکە بە ناوی هاوکێشەکانی پێشەنگبوون و ژیانێکی کاریگەر، کە لەم کتێبەتا کە نووسەر دکتۆر زانا ئەحمەد قەساب نووسێتی کە هەمومان ڕەنگە بیناسین، دەروونزانێکی زۆر باشە لە بوارەکەی خۆیدا، کە ناوەڕۆکی ئەم کتێبە باس لەوە ئەکات لە 5 هاوکێشەدا باسی کردووە. باسی یەکەمەوەتانێک کە باسی ئەوە ئەکات کە هاوکێشەی بوون، هاوکێشەی بنیاد، هاوکێشەی بردنەوە، هاوکێشەی بربەس، هاوکێشەی بردنەوە، هاوکێشەی بزە. هاوکێشەی بنیاد و هاوکێشەی واتە بوون و بنیاد، هاوکێشەی بوون و بنیاد زۆر گرنگە کە تۆی خوێندکار بیخوێنیتەوە، واتە بابەتێکی زۆر باشیتیایە کە تەنانەت ئەگەر ئەو دوو هاوکێشەشی لێ بخوێنیتەوە زۆر سوودێکی باشی لێ ئەبینی. لەم کتێبەدا خاڵێکی زۆر گرنگ کە سەرنجی منی ڕاکێشە ئەویش لە باسی متمانەبووندا. بێگومان متمانەبوون بە خۆمان کارێکی زۆر گرنگە، واتە شتێکی زۆر گرنگە لە ژیانی هەموو کەسێکدا، کە ئەویش بە خەڵات هەمومان لێ تێگەیشتون ڕەنگە تەنانەت بە خۆمیشەوە کە ئەڵێت کاتێک کە تۆ ئەتەوێت کارێ بکەیت، هەموو کەس پێت ئەڵێ ئەم کارە بکەیت زۆر باشە و تۆ کەسێکی بەهێزی و ئەتوانیت و شتێک لە ژیاندا مەحاڵ نییە، ئەو ئەیەوێ پێت بڵێ کە وشەی مەحاڵ خۆی بوونی نییە لە واقعدا، واتە تۆ ئەتەوێت کارێ بکەی ڕەنگە ئەو کارە بۆ تو نەبێ، ڕەنگە لێ هاتوو نەبی لەو کارە. واتە ئەم 4 خاڵی هێناوەتەوە کە کاتێک ئەتەوێت کارێ بکەیت کە ئاڵێ یەکەم جار زانیاری لەسەر ئەو کارە کۆبکەرەوە، و دوای ئەوە تا چەندێک تۆ لێ هاتووی بۆ ئەو کارە، و خاڵی سێم ویستت لەسەر ئەو کارە هەبێت، و خاڵی سێم ویستت لەسەر ئەو کارە بێت، و خاڵی چوارەمەوەتانێ کە بەردەوام بیت لەسەر ئەو کارە. ئاڵێ من چۆن ئەم کتێبە زۆرە بخوێنمەوە، من ئاڵێن پێت کە ماوەیەکی کەمی ماوە بۆ دەوام، ڕەنگە 2-3 ڕۆژێک بێ، ڕەنگە چەندێک بێ، ئەمەوێ پێت بڵێن کە ئەم هەلە بقۆزەرەوە و ئەم کتێبە بخوێنەوە زۆر سوودێکی لێبینی، بە تایبەت بۆ تۆی پۆلی دوانزە، واتە کە بیخوێنیتەوە تەنانەت بۆ هەموو ژیانتیش. ئەگەر هین وایە ئەڵێ من ناتوانم کتێب بخوێنەوە، ئەتوانی بڕۆیتە سەر پلاتفۆرمی یوتیوب و لە سێرچەکە بنووسی هاوکێشەکانی ژیان، ئەوە ئەم ڤیدۆیە ئەم کتێبە لە چەند ڤیدۆیەکدا ڕوونی کردوتەوە، هەر دکتۆر زانا ئەحمەد قەساب کە باس لە بەشی یەکەم و بەشی دووەم و چەندان ڤیدۆی لەسەر دروست کردووە، و من ئەڵێم پێت کە سەیری ڤیدۆکەتیش کرد ئەوە کتێبە بخوێنیتەوە باشترە، چونکە تەرکیزی زیادەکە بۆ خوێندن، و دوای ئەوە کتێبەکە لە بین خۆت و کتێبەکە دایواتە بۆ خوێندنەوە زۆر باشە بێت. و لە کۆتاییە ئەمەوێ پێت بڵێم کە پۆلی دوانزە بەدەستی تۆیە، واتە ژیانی تۆ بەدەستی خۆتە، ئایا بەلایەکی خراپ ئایبێ یان بەلایەکی باشە ئەیبێ، بۆیە هەموو توانای خۆت و جوهدی خۆت لە پۆلی دوانزەدا بخەگەڕ بۆ ئەوەی بتوانی ئەو دەرەجەی ئەو بەشەی ئەتەوێ بەدەستی بێنی، واتە ئەو دەرەجەی ئەتەوێ بەدەستی بێنی کە هاوردت دەرەجەکە ئەوە زۆر چەکە، کە نەتیش هاورد ئەڵێ من توانای خۆم بەکارێنە، بەڵام کە نەت خوێند و توانای خۆتت بەکار نێنە هەر گلێگە ئەڵێ خۆزگەوان بکردای خۆزگەوان بکردایە. بۆیە لە کۆتاییە سەبسکرایبی کەناڵەکەت بیر نەچێ و زەنگۆڵەکە چالاکە هەر بمێنن بەسەلامە.